سڵاوتان لێبێت بەڕێزان باز لە قەرزەکانی عێراق دەکەین لەسەر هەرێم کە لە ئێستادا عێراق داوای قەرزەکانی لە هەرێم دەکاتەوە. لە دوایین وەفدی حکومەتی ماوە بەسەرچوو شاندی حکومەتی ماوە بەسەرچوو کە ڕۆشتون بۆ بەغداد داوایان کردووە لە کاتی پاکتاوکردنی شایستەی دارایی نێوان هەرێم و بەغداد لە ساڵی 2023 قەرزەکان بکرێن بە درێژخایەن و وەرنەگیرێنەوە. لە ئێستا عێراق داوای قەرزەکانی دەکاتەوە. دیارەشان دەکات جگە لەوەی کە داوایان کردووە قەرزەکان بکەن بە درێژخایەن کاریان لەسەر داواشیان کردووە کە یاسای بودجە هەموار بکرێتەوە. بەڵام تاکو ئێستا هەموارەکە نەنێردراوە بۆ پەرلەمانی عێراق کە کۆمەڵێک مادە پێویستە تایبەتە پشکی هەرێم هەموار بکرێتەوە و ڕێکەوتنی لەسەر بکرێت لەوانە خەرجی بواری نەوت و گرێ بە سەنەوتەکان دەبێت ڕێکەوتنی لەسەر بکرێت لە بینی هەرێم و بەغداد. هەروە چەمکی خەرجی فعلی لە مادەکانی پشکی هەرێم لا ببرێ بۆی کە کێشە بۆ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دروست نەکە و ڕێکەوتنیش بکرێت لەسەر داهاتی ناوخۆ لە بینی عێراق و هەرێم کە چەندی پشکی هەرێمە لە داهاتی ناوخۆ چەندی پشکی عێراق و داهاتی ئیتیحادیە دەبێت ئەمانە ڕێکەوتنی لەسەر بکرێت. ئێمە باز لە قەرزەکان دەکەین ئەو قەرزانەی کە لەسەر هەرێمن کە عێراق لە ئێستادا داوایان دەکاتەوە. دیارە لە ساڵی 2023 حکومەتی عێراقی 4 تریلیۆن و 700 میلیاری ناردووە بۆ هەرێم، بەڵام ئەوەی کە وەکو قەرز هاتووە 3 تریلیۆن و 700 میلیارە 998 میلیاری وەکو شایستەی دارایی وەزارەتی دارایی عێراق نێردراوە. ئەو 3 تریلیۆن و 700 میلیارە هی بانکەکانی ڕەشید و ڕافیدەین و TBIە و بە پێی دوایین بڕیاری ئەنجومەنی وەزیرانیش کە دەربارەی 300 میلیارێکە دابووی لە مانگی نۆی 2023 باز لەوە دەکات ئەو پارانەی کە بە قەرز دەنێردرێن لە پشکی هەرێم دەبڕدرێت و گەر بەشی نەکرد لە پشکی هەرێم لە 2024 دەبڕدرێت. لە ئێستادا وەفدی حکومەتی ماوە بەسەرچوو داوایان کردووە و قەرزانەی کە بۆ هەرێم هاتووە لە 2023 لە کاتی پاکتاوکردنی شایستەی دارایی لە بینی هەرێم و بەغدا و قەرزانەی کە دەمێنەوە بکرێن بە درێژخایەن. عێراق داوا دەکات قەرزەکانی بدرێتەوە کە کۆی ئەو قەرزانەی کە نێردراوە وەزارەتی دارایی عێراق ناردوێتی 3 تریلیۆن و 700 میلیارە کە قەرزی سێ بانکە بانکی ڕەشید و ڕافیدەین و TBI کە لە ئێستادا عێراق داوای دەکاتەوە. بینە سەر قەرزێکی دیکە کە لەسەر هەرێمە قەرزی بانکی بازرگانی عێراق کە لە ساڵی 2014 دوایەوەی کە قەیرانی دارایی ڕوویدا بەرپرسانی هەرێم هەستان بەڕاکێشانی نزیکەی 10 میلیارد دلار لە بانکە بازرگانیەکان لە ناویشاندا بانکی بازرگانی عێراق زیاتر لە 8 میلیارد دلاریان ڕاکێشە کە نازانرێت بۆ چی خەرج کراوە و دەکارێکی دیار نیە، بەڵام ئێستا دەبێت لە پشکی هەرێم ببردرێت. لە مادەی 12 یاسای بودجە عێراق بۆ ساڵی 2023 باز لەوە دەکات قەرزەکانی بانکی بازرگانی عێراق کە لە ئەستۆی حکومەتی هەرێمە دەبێت لە ماوەی 7 ساڵدا بدرێنەوە. بینە سەر کۆی گشتی قەرزەکان کۆی گشتی ئەو قەرزانەی کە قەرزی بانکی بازرگانی عێراق لە 2014 لە بانکی بازرگانی عێراق ڕاکێشراوە بە دۆلار 8 میلیار و 271 میلیۆن دۆلارە کە زیاتر لە تریلیۆن دیناری عێراقی دەکات. ئەو قەرزێک کە دراوەتەوە لەو کاتە ئەوەی کە دراوەتەوە لە پشکی هەرێم بردراوە 4 میلیار و 645 میلیۆن دۆلارە. دیارەوە پێشتر لە ساڵانی 2017 2018 2019 2020 ئەو قەرزێ بەشێکی دراوەتەوە بە قستی مانگانە. ئەو قەرزەی کەماوە لە کۆی ئەو 8 میلیارە 3 میلیار و 726 میلیۆن دۆلارە کە قەرزی بانکی بازرگانی عێراقە کەماو ئەو 3 میلیار و 726 میلیۆنە دەبێت بە 7 ساڵ بدرێتەوە کە لە ساڵی 2023 بە پێی یاسای بودجە دەست پێ دەکات. دیارە جگە لەو 3 میلیار و 726 میلیۆن دۆلاری کە قەرزی بانکی بازرگانی عێراق وڵای وەکو قەرز لەسەر هەرێم ماوە قەرزی بانکە هەلیەکانی شەیە کە 371 میلیۆن دۆلارە. بەپێی یاسای بودجێ عێراق قەرزی بانکی بازرگانی عێراق کە دەبێت بە 7 ساڵ بدرێتەوە ئەوەی کەماوە مانگانە 44 میلیۆن دۆلارە کە دەبێت لە ساڵی 2023 بەپێی یاسای بودجێ عێراق 44 میلیۆن دۆلارە کە دەبێت مانگانە بدرێتەوە کۆی ساڵەکە دەکاتە 532 میلیۆن دۆلار بە پارەی عێراقی نزیکەی 700 میلیار دینار دەکات کە دەبێت هەرێم بیداتەوە کە تاکو ئێستانەی داتەوە. ئێستا هەرێم داوا دەکات عێراق داوای ئەو قەرزانە دەکاتەوە. بەڵێ ئەوەی کە بینیتان ئەو قەرزانە بوون کە عێراق لە ساڵی 2023 3 تریلیۆن و 700 میلیاری وەکو قەرز ناردووە
هەروە قەرزەکانی پێشووی بانکی بازرگانی عێراق کە ئێستا داوایان دەکاتەوە دیارە جگە لەمانەش قەرزی دیکەشێ لە دوای فرۆشتنەوت بە سربەخۆی لە ساڵی 2014ەوە حکوومەت یارێم قەرزێکی زۆری لەسەر کەڵەکە بووە قەرزی موچەخۆران هەیە کە بەپێی بەرواتچوونێک ئێمە لە پەیام کردومانە زیاتر لە 26 تریلیۆن دیاری موچەی موچەخۆرانە کە 15 موچەی تاو نەدراوەوە 34 موچە بە پاشەکەوت کراوی دا بە سیستەمی پاشەکەوت دابش کرابوو و هەروەها دەموچەش بە لێبڕینەوە کە کۆی ئەو قەرزانەی موچەخۆران 26 تریلیۆنە کە لەسەر حکوومەت یارێم وێرای ئەوەی کە شایستەی دارایی کۆمپانی نەوتەکان بەپێی بەیاننامەی خۆیان بە هەمان شێوانیش قەرزیان لەسەر حکوومەتی ماوە بەسەر کوێرینە کە 1 ملیار دلار قەرزی شایستەی دارایی نەدراو پێش ڕاگررتنی نەوت و باز لەوەکەی کە زیاتر لە 2 میلیاری قەرزی پێشوەختەی نەوتە کە پێشوەختە پاریان وەرگتووە و نەوتیان نەداوە قەرزی پێشوەختەیە ئەویش هەیە و قەرزی تورکیاشەیە کە تاکو ئێستا نازانڕێ بڕەکەی چەندە واتە حکوومەت وێرای قەرزی کارەباش کەوتوتە ژێر قەرزێکی زۆرەوە و ئێستا عێراق داوای ئەو قەرزانی خۆی دەکاتەوە بەپێی یاسای بودجە هەم قەرزەکانی بانکی بازرگانی عێراق هەم ئەو قەرزانشی کە لە ساڵی 2023 بۆ موچەی داوە بەڵام ئەوەی کە دەبینین حکوومەتی ماوە بەسەرچوو وەکو حکوومەت خەزینەکەی بەتاڵ ناتوانێت لەم بارودۆخەدا ئەم قەرزانە بداتەوە بۆی داوای کردووە کە قەرزەکان بکرێن بە قەرزی درێژخەیان.